خەریکە پایتەختی ڕۆشنبیری تێگەچێ بە حەقەت ئەو لابراوە پێویستەیەکی چکەدان. سڵاوێکی جوان لە بینەرانی پایتەخت میدیا. ئێستا من شاعیر و نووسەری گەورەی شاری سلێمانیم لەگەڵا چالاک سۆفی کە بێسانسۆرانە ئەنووسێت. ئەمەوێت کۆمەڵە پرسیاری لە بکەم لەسەر ڕەوشی ئێستای شاری سلێمانی ئایا لە ڕووی هونەرەوە لە ڕووی ئەدەبەوە چۆنە؟ سڵاو لەبێت. سڵاو لە تۆش بەخێر بێن سەر چاوم. هەر بە زمانێکی ئەدەبی پێت بڵێم ئێوارەی شعرت باش. هەر بژیری خێر بێت سەر چاوم. ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم لە ئێستادا ڕەوشی سلێمانی چۆنە لە ڕووی ئەدەب و لە ڕووی شعرەوە؟ وەڵای وەکو شاعران و وەکو ئەدیبان هەنگاو بەرەو پێشەوە ئەنێن، بەڵام خەریکە وەزعەکە تێگەچێ بە حوکمیەوەی ئەم مەسوول لابن و ئەو لابن و خەریکە پایتەختی ڕۆشنبیری تێگەچێ بە حەقەت. من تەسەوور ناکەم بریتی بێ لە شخصی ئەگەر شخصێک بە کەڵک نێو لێ ڕازی نەبن حەقی خۆیەتی بیگۆڕنێکی چکەدانن، بەڵام دەستکاری ڕەوشی هینەکە نەکەن. ڕۆشنبیران و ئەمانە کاریگەری لەسەر ئێمە دروست کات چکەوە هیچ عیلاقەیەکی بە سیاسەتەوە نییە. لە ڕۆژانی ڕابردوودا لە ڕێگای هێزە ئەمنیەکانی کەتی نیشتیمانی کوردستان دەست بەسەر چاودێر داگیرا کە خاوەندارەتیەکەی ئەگەڕێتەوە بۆ مەلا بەختیار. ئایا نەمانی چاودێر کاریگەری هەیە لەسەر نەمانی ڕۆشنبیریەت لە ناو سلێمانیدا و نەمانی ئەدەبیەت لە ناو سلێمانیدا و کاریگەری چەند هەیە؟ من ئەو ڕۆشنبیریە وەکو ماڵێک سێرەکەم. ماڵێک ئەگە گەورەکەی مرد حتمما کوڕەکەی هەرێچێتە جێگەی گەورەیەش کە دروزە بێ لەو ماڵەیەکە بی با بەڕێەوە خۆ نابێ پەرتەوازە بێ هەرێکی بچن بەلایەکە ئەو لابن هیچکە دانێن پەیوەندی نییە بە خەڵکەکانیکەوە بە ئەدەبێتەوە بە نووسنەوە بە شاعیرەکانەوە نابێ بێ بە کۆسب بۆ ئەوان. ئێمە چ عیلاقەیەکمە پەیوەندمان بۆ هەیە ڕاستە و سەرکرد دەبووە تا ئێستا، بەڵام لێ ڕازی نین هەڵبەتە هەڵەکان تێک گیر بوون و ئەو لابراوە پێویستەیەکی چکە دانێن. هەمیشە تۆ بۆ جیاکرێتەوە لە ناو شاعیرەکانی تری شاری سلێمانیدا کە زۆر بێسانسۆرانە نووسی و زۆر بە ئاشکرا ڕخنە لە دەسەڵاتەگری. ئایا ئەمە هیچ کاتێک کێشەی بۆ تۆ دروست کردویان هەڕەشەیە یان خۆ لەلایەن سیاسیەکەوە تووشی کێشە ببی؟ بەتاچیت تووشە بیت چکە من ئێستا وەکو پێنووسەکەم کەسانێکی زۆر هەیە حەزیان لە نووسینەکانمە، کەسانێکی هەیە حیزبین ڕخان لە قسەکانی منە. من ئەوەی کە من ئەیکەم بەس تەنها لە پێناو خاک و ئاو وەتەنەکەم هەیە. من بۆ نمونە شعرم هەیە لەسەر وەتەن و خاک کە زۆر کەس هەیە پێی ناخۆشە، ئەوەی خاچی نەبێ دینیشی نییە، دڵنیا بەلەوە. ئەگەر داواکارێک بکەیت داوا لە کێ ئەەکەی وەتەوێت چی بکرێت بۆ ئەدیبان، بۆ نووسەران، بۆ شاعیران و بۆ هونەرمەندانی شاری سلێمانی؟ داماوترین و کڵۆڵترین کەس ئەمڕۆ لە وڵاتی ئێمەیە شاعیر و ئەدیبانە. من شاعیرێکم نەدی بە ڕۆژە لە ڕۆژان بەخۆشی ببینم خۆش بێ دڵی خۆش بێ و هەر پێ بکەنێ لا عەقڵ هیچ ئاوڕێک لە ئێمە نایەنەوە. ئێستا من خاوەنی تقریبەن هەزاران شعرم ناتوانم کتێبەکەم چاپ بکەم. ڕۆشنبیریەکەم لەکوایە؟ کوا وەزارەتی ڕۆشنبیری کوا لەکوێیە؟